کوردستان پەناگەیەکی ئارامە بۆ زۆرێک لە پێکاتە نەتەوەیی و ئاینی و ئاینزا جیاوازەکان. لەبارەی ئەو پێکەوە ژیانەی هەرێمی کوردستان چی دەڵێیت؟ هەموو نەتەوەکان هەموو ئاینەکان پێکەوژی شتێکی خراپ نیە لە بە هەموو ناحێتەشی، هەم لە ناحیە اجتماعی هەم لە ناحیە اقتصادی، بەتایبەتی ناحیە اقتصادی. مثلەن کە نەتەوەی تر دێنە ئێرانە لە بۆ سیاحەت بێتن، لە بۆ ئیشوکار بێتن، یعنی بژانۆک دەبێتن لە ژیانی کوردستان. بەڕای من شتێکی باشە خراپ نییە. ئەوەی جوانە، ئەوەی گرنگە، جوانی کوردستانە، ئەوەی پێکەوە دەژین، ئەوە سیمایەکە بە ئازادی و دیموکراسی نیشان دەدا بۆ هەموو جیان کە ئەوڕۆ لە کوردستان ئینسان حەز دەکات بە ئازادی. ئەوەیە ئەو پێکەوە ژیانە لە کوردستان هەیە، لە شوێنێکی تر ئەو پێکەوە ژیانە نابینێن. ئێمە وەکو کورد بەڕاستی خەڵکێکی زۆر غەدرمان لێکراوە، ئەوە زۆر کێشەیان بۆ دروست کردوین، ئاژاوایان بۆ دروست کردوین. ئێمە داوای مافێشی خۆمان کرد، کاکە ئێمە نامانەوێت لەگەڵەوە بژین، ڕیفراندۆممان کرد، مەتاریان لێ داخستین، ئەی هاوار کردیان بە هەراهوریایەک مشکیلەیەک. بابە ئێمە کوردین لەوەتی دروست بووین، ئێوە مافی ئێمە دەخۆن.